سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان. ئازیزانم لە بەرنامی باس و خواز لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەدا بەدیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و فەرامۆشکردنی زمانی دایک لە پرۆسەی پەروەردەی هەرێم دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز. بەهۆی ئەو دابەشکاریە سیاسی و جوگرافیەی کە پارچەکانی کوردستانی گرتوۆتەوە لە نێو هەر پارچەیەکیشدا بەهۆی ئەو حیزب و لە یەکتر نەخوێندنەوەیە تا ڕادەیەک زمانی دایک زمانی کوردیش ئەم دابەشکاریە بەخۆیەوە بینیوە بووەتە سیمای زمانی کوردی. بێگومان زمان یەکێکە لە ڕەهەند و فاکتە گرنگەکانی مانەوەی هەر گەل و نەتەوەیەک، شوناسی ڕاستەقینەی هەر میلەت و نەتەوەیەک بۆ مانەوە و بەردەوامیدانی بە ژیان و ڕوبەڕووبوونەوەی نەیارانی بریتیە لە زمان. بۆیە لە دێر زەمانەوە دەبینین نەیارانی کورد هەمیشە هەوڵی لە ناوبردنی زمانی کوردیان داوە بە جۆرێ لە جۆرەکان ویستویانە لە ڕێی تعلیبکردن و لە ڕێی هۆکارەکانی تری شەڕ و سیاسەتەوە زمانی کوردی فرامۆش بکەن و لاینەوەکانی کورد وەکوڵێ لە بیری بەرنەوە. بێگومان لە ئێستادا چەپۆکی زاڵمانەی نەیاران و دوژمنکاران و داگیرکارانی کوردستان نەماوە، بەڵام لە ئێستادا هەست دەکرێ بە پێچەوانەی ڕابردوو یا بە جیاواز لە ماوەکانی ڕابردوو زمانی کوردی زمانی دایک وردە وردە بەرەو فرامۆشبوون و پشتگوێ خستن دەچێت لەلایەن بەشێ لە وەکوڵی هەر دڵسۆزانی میلەتەکە خۆیەوە. ئایا ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکە ئەو خۆشەویستی و باوەش پێداکردنەی ڕۆڵەکانی ئەم میلەتە لە کاتی چەپۆکی دەسەڵاتداران و داگیرکەرانی کوردستاندا زیاتر بۆ لە ئێستا، واتە لە ڕابردوودا لە پاڵ خەباتی پێشمەرگە و خەباتی چەکداریدا خەڵک ئەوەندەی بە تامەزرۆییەوە حەزی لە نووسینی کوردی لە زمانی کوردی لە فێرکردنی کوردی بۆ بەرامبەر بەنەوەکانی ئەوە تا چەندین بەیت و بالۆرە و چیرۆک و حیکایەتی داپیرە و باپیرە لە پەنای سۆبا و ماڵە قوڕینەکاندا تەنها ئامانجی فێرکردن و وەکوڵە کات بەسەربردن نەبوو، بەڵکو بریتیش بووە لە مانەوە و پاراستنی زمانی دایک و زمانی کورد. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی زمانی دایکەکەین. گرنگی زمانی دایک لە پەروەردە و فێرکردن و مەنهەجی خوێندندا لە چیدایە؟ جێگرتنەوەی بەشێکی زۆر لە مەنهەج یام لە زانکۆ ئەهلی و خوێندنە ئەهلیەکان وەکوڵێ گۆڕینی زمانی کوردی بۆ زمانی بێگانە و ئینگلیزی و عەرەبی و فارسی ئەمە تا چەند زەرەر بە زمانەکەمان دەگەیەنێ. ئەو هۆکارانە چین کە وردە وردەوا دەکەن زمانی دایک لە وەکوڵێ بەرەو فرامۆشبوون یان بۆ فرامۆشکردن بچنەوە. ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن و میدیا چیە لە برەودان و گەشەکردن و زیاتر بەردەوامیدان و ماهێشتنەوەی زمانی دایک؟ بۆم مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد مەحویز مامۆستای زانکۆم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاستانەکەم و ماڵتان ناوا بێ. زۆر سوپاس دەکەم. زمانی دایک چییە؟ ئێمە کە دەڵێن زمانی دایک و پاراستنی زمانی دایک مەبەستمان لە زمانی دایک چییە؟ ئەگەر لە ڕوونکردنەوەکەی بەڕێستەوە دەربچم ئەوا دەبێت بڵێم تێنەگەیشتنی ئێمە لە چیەتی زمان وەک بەشێکی گرنگی بوونی مرۆڤ لەو تێنەگەیشتنەوە ئێمە ماڵمەڵمان لەگەڵ زمانە کردووە. کاڵێم ئێمە بەگشتی بە لە هەموو بوارەکانە و لە هەموو بەرپرسیارانی پەروەردە و پێگەیاندندا بۆ ئێمە زمان توانستێکی بۆ ماوەیە. زمان یەکێکە لە مۆدولەکانی مێشک، بۆواتایەکێکە لە پێڕەوە چڕوو ئاڵۆزەکانی مێشک. پێڕەوێکی چڕوو ئاڵۆزی مێشک زیرەکیە، یەکێشتریان هۆشە، ئەویتر زمانە، چەند پێڕەوێکی تریان هەیە. هۆشیش بۆ خۆی لە چەند پێڕەوێکی تر هاتوۆتە ئاراوە کە ناسینەوەی کەسە، ناسینەوەی کاتە، ناسینەوەی شوێنە. بە هەمان شێوە زمانیش وەکو چۆن هۆش لە چەند پێڕەوێک تر هاتوۆتە ئاراوە پێکێنراوە، زمانیش بەو شێوەیە. زمان لە فەرهەنگ و لە ڕێزمانەکەی پێکاتووە. فەرهەنگ و ڕێزمانەکە بەسەر دوو بەشی یان بەسەر دوو لای مێشتی مرۆڤ دابەش بووە، بەسەر لای ڕاست و لای چەپە. بایەخدان کەواتە بە زمان بایەخدانە بە مێشتی مرۆڤ، بایەخدانە بە خودی مرۆڤ، بایەخدانە بۆی کە مرۆڤ چۆن لە ڕێی زمانەوە خۆی ئەناسێت. ئێمە تا چەند وەکو میلەتی کورد توانیمانە لە ڕێی زمانەوە خۆمان بناسین؟ بەداخەوە ئەوەی کە ڕاستەوە بێت دانی پێدا بنێن، ئێمە تاوەکو ئەمڕۆ لە زمان نەگەیشتوین، بۆیە نەمانتوانیوە خۆشمان لە ڕێی زمانەوە بناسین. یەکێک لە
سەرچاوەکانی خۆناسین فەرهەنگە بەواتە گەنجینەی وشەکانە. بەڵێ ئێمە فەرهەنگی ئاوەزی کوردیمان هەیە. فەرهەنگی ئاوەزی کوردی بەواتە ئەو فەرهەنگەی لە ئەو وشانەی لە مێشتی هەر تاکێکی کوردایە لە هەر شوێنێکی ئەم کوردستانایە بە کرمانجی سەر و کرمانجی ناوەڕاستەوە بە گۆرانەوە بە زازاوە. ئەم فەرهەنگە گەورەیە کە لە مێشتی مرۆڤە لە هەر وشەیەک لە وشەکانە دنیابینی بەواتە ژیربێژی ئاوەزمەندی کورد هەڵگیراوە. ئێمە کە ئەدوێن بە وشەکان بە ئاوەزمەندی باو باپیرانمان و بە ئاوەزمەندی بەواتە عەقڵیەت بە ئاوەزمەندی وشە کوردیەکان ئەدوێن. بۆیە کاتێ ئێمە کە ئەدوێن بە کوردی بیر ئەەکەینەوە بە کوردیش ئەدوێن. بایەخدان بەم گەنجی وشانە بایەخدانە کەواتە بە ئاوەزمەندی کوردی بە عەقڵیەتی کوردی. ئەمەش بەشێکە یەکێکە لە ڕێگاکان و بەشێکە لە بەشە گرنگەکانی ناسینەوەی خودی خۆ. ئێمە کە ئەو فەرهەنگەی ناومێشکمان هەتا ئێستا دەرنێهێناوە بەواتە نازانین باو باپیرانمان چۆن ژیاون چۆن بیریان کردوەوە دنیابینیان چی بووە ژیربێژیان چی بووە. ئێمە کە تا ئێستا لە سەرەتاین لە لێکۆڵینەوە لەم بوارە کۆمەڵێشتمان بۆ ئاشکرا بووە کە بەڕاستی زیرەکی و توانستێکی لە ڕابدەبەدەری باو باپیرانمان ئاشکرا ئەکا. ئێمە کاتێ ئەدوێن هەتا ئەو فەرهەنگەمان نەبێت نازانین چۆن بە چ شێوەیەک ئێمە ئەو ئاوەزمەندیە شاراوەیە بەکارهێنین کە لە کاتێکا وەکووتم هۆش بەشێکە لە بوونی مرۆڤ لە ناسینەوەی کەس و کات و شوێن کاتێک ئەمە دوێن ئەگەر ئەوانە نەناسینەوە خۆمان ناسینەوە. کورد زۆر لە زۆرەوە هەست بە کەم و کورتی هەست بەوە کاکە بەرامبەر بە بەرامبەرەکەی کە بیانی بێت خۆی بەکەمە زانێ. بەڵام ئەگەر شارەزای فەرهەنگەکەی بێ و شارەزای زمانەکەی بێ ئەو کات ئەزانێ کە زمانی کوردی و فەرهەنگەکەی لەگەڵ زمانەکانی ترا جیاوازیەکیان نییە هەرموو وەکو یەک چڕ و ئاوە. دکتۆر ئەو خۆ بە کەمزانی مرۆڤی کورد وای کردووە کە زمانەکەشی هەر لە کەمی و لە کەم و کورتی و لە نزمیا بمێنێتەوە. ئەوە دەبێت هۆکارێ بێ بەڵام هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ماوەیەکی زۆر ژێردەستە بووە هەوڵی داوە و لە هەوڵەکانیە سەرکەوتنی کەمتری بەدەستکەوتووە وەک لەوەی کە خۆی چاوەڕێ کردووە. بەڵام لەگەڵەوەشە سەرقاڵی خودی خۆی نەبوو وەکو مرۆڤ. سەرقاڵی ئەوە نەبوو خۆی بدۆزێتەوە. سەرقاڵی ئەوە نەبوو لە خۆی بگا. ئێستا کوردی خواروی کوردستان بۆ نمونە هەتا ئەم کاتەش بە دوای ناسنامەی خۆیان ئەگەڕێ بەڵام بە ڕێبازێک و بە ڕێگەیەکی نازانستی ناشارستانی ئێمە بێ بە ڕێگەی زانستی و شارستانی بە دوای ناسنامەی خۆمانە بگەڕێن. ئێمە ئەو کارەمان نەکردووە بۆیە ناسنامەی خۆمان لاونە. ئەو ناسنامێش بەشێکی هەرە زۆری لە فەرهەنگەکەیە بەشێکی هەرە زۆریشی لە ڕێزمانەکەیە. پاشان لە جوگرافیا و لە مێژوور لە دابوونەرێت و هەموو ئەو شتانەی کە هەمانە. زۆر باشە دکتۆر جەنابەت فەرمووت کە بایەخدانی مرۆڤ بە زمانەکەی واتە بایەخدان بە خودی خۆی بایەخدان بە توانە و بە لێهاتووەکانی خۆی. بۆچی تاکی کورد تا ئێستا بایەخی بە زمانی دایکی نەداوە بایەخی بە زمانی نەتەوەکەی نەداوە بۆ ئەوی بایەخ بە خۆی بدات و خۆی بناسێت و خۆی پێ بگەێنێ؟ بۆ ئەمە چەند هۆکارێکن. یەکێ لەو هۆکارانە ئەوە بووە کە تا ئێستاش لە بەشێک لە بەشەکانی کوردستانە ڕێگە نادرێت کوردەکان بە زمانی خۆیان بخوێنن بنووسن ڕەنگە ماوەیەکی زۆرش ڕێگەیان پێ نەدرابوو بدوێن. لەبەرەوە زانا کەم هەڵکەوتووە لە بواری زانستی زمانە لە بواری زانستی زمانی کوردیە. ئەو جۆرە لێکۆڵینەوانەش بە مامۆستانی بەشی کوردی ناکرێت بە تەنها. ئەو جۆرە لێکۆڵینەوانە کاری زانستی زانایان و پسپۆڕانی زانستی زمانی گشتین لەگەڵ زانستی زمانی کوردیە. لە نەبوونی ئەم دوانە ئێمە نەمانتوانیوە نە فەرهەنگەکەی ناومێشکمان فەرهەنگە ئاوەزەکە وەکو خۆی دەربێنین و بیخێنە سەر کاغز نەتوانیمانە ڕێزمانەکەی لە مێشکمان هەڵێنجێنین بیخێنە سەر کاغز و لە دووتێی سەرچاوە کۆیان بکەینەوە و چاپیان بکەین بڵێن ئەمە فەرهەنگی کوردی کوردیە ئەمە ڕێزمانی کوردیە. لەبەرەوەی ئەم دوانەمان نەبووە نەمانتوانیوە لە ڕێی زمانەکەشەوە کارێ بکەین خۆمان بناسین. دکتۆر بەدەر لە هەڕەشە و پەلامار و هێرش و هەوڵی نەیارانی کورد لە دەرەوە
کە ویستویانە زمانی کوردی بەجۆی لە جۆرەکان کاڵکەنەوە نەیهێڵن کۆتایی پێبێنن کامانن هەڕەشە ناوخۆیەکانی سەر زمانی کوردی لە ناوخۆی خۆماندا لە ماڵی خۆماندا لە نێوکیانی خۆماندا کامانن کە ئەو هەڕەشانەی کە هەر خۆمان وەکۆڵێ بەرهەمێنەری ئەو هەڕەشەین بۆ سەر زمانی خۆمان. یەکەم هەڕەشەی گەورە ئەوەیە کە لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ حکومەت بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان وەکو وتم لە گرنگی و پێویستی زمانی کوردی نەگەیشتون بە وەزارەتی پەروەردە و بە وەزارەتی ڕۆشنبیر و وەزارەتی خوێندنی باڵاشەوە. ڕەنگە لە ماوەی کۆتاییە وەزارەتی خوێندنی باڵا ئاوڕێکی لە زمان نابێتەوە لە زمانی کوردی، بەڵام چونکە ئەوان بایەخی پێنادەن، چونکە ئەوان بەلایەنەوە گرنگ نییە، بەلای ئەوانەوە ئابووری گرنگە، بەلای ئەوانەوە سیاست گرنگە، سیاسەتیش بۆ پارتەکانی خۆیان، سیاسەتیش بۆ گروپە دیاریکراوەکانی خۆیان. لەبەرەوە بەلایەنەوە گرنگ نییە نەوەی ئەمڕۆ و نەوەی سبێنێ جیاواز لەنەوەکانی پێشتر پەروەردە بکرێن و پێ بگەیاندرێن. پەروەردە و پێگەیاندن بە زمانی دایکە لە هەموو دنیاە، لە هیچ شوێنێکا بە زمانی بیانی نییە. ئەگەر هەندستان بێنەوە بۆ ئێمە بنمونە بڵێن لەوێ زمانی دەستوری و فەرمی ئینگلیزیە، لەوێ پەروەردە و پێگەیاندن بە ئینگلیزیە، ئەبێ سەرچاویان لابێ کە ئەو نەتەوانەی بە زمانی خۆیان خوێندویانە و بە زمانی خۆیان ئەخوێنن لە زانست تا پێشکەوتوترن سەرکەوتوترن لەو نەتەوانەی تر کە بە زمانی بیانیە خوێنن. لەبەرەوە ئێمە ناتون ئەوانەی کە بەرپرسیارن لە دام و دەستگاکانی حکوومەتە، لە دامەزراوەکانی خەڵکیە، لە ڕێکخراوەکانی کۆمەڵی شارستانیە، ناتون بە هەموو هەوڵێ بین ئەکادێمیای زمانمان هەبێ. لە ئەکادێمیای زمانە فەرەنگ و ڕێزمانەکە ئامادە ئەکرێ. هەتا فەرەنگ و ڕێزمانەکە ئامادە نەکرێ، هەچی ئێمە وەکو کەرەسە ئەی خوێنین لە قۆناغەکانی خوێندنە ڕێژەیەکی هەرە زۆری دوورن لەوەوە کە زمانی کوردی بن. ڕاستە وشەکان کوردین، ڕاستە ڕستەکان کوردین، بەڵام باوەڕ بفەرموو کە بەشی هەرە زۆری دوورن لەوەوە کە ڕێزمانەکەی ناومێشک بن، دوورن لەوە کە فەرەنگەکەی کە وشەکانی فەرەنگی ئاوەزی کوردی بن. لەبەرەوە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو بەرنامە و بابەت و کەرەسانەی کە لە زانکۆ لێکۆڵینەوەیان لەسەرەکرێ و ئەنجامیان بەدەستەوە دەدرێ و لە زانکۆ ئەخوێنرێن لەگەڵ ئەوانەی کە لە قۆناغەکانی خوێندن لە دایانگا و بەخشای ساوایانەوە ئەخوێنرێن تا ئەگاتە دواناوەندی. لەبەرەمە بینیت ئەم حکوومەتەی ئێمە تەنانەت بایەخ بە خوێندن نادا، بایەخ بەوە نادا کە خوێندن ئەبێ بە زمانی دایک بێت. سەرکەوتن لە زانستە، لە بەدەستێنانی داهێنانە، لەوە کە مرۆڤی ئازا، کە مرۆڤی سربەخۆ، کە مرۆڤی داهێنەر بێنینە ئاراوە بە زمانی دایکەکرێ، بەو زمانەی کە ئەکادێمیایەکی زمانی هەیە، نەک بەو زمانەی کە ئێستا من بۆتان ڕوونەکەمەوە ئەڵێم لە زمانی کوردیەوە دوورن. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە ئێمە ئەکادێمیای زمانمان نەبوو، ئێمە ناتوانین زمانی ستانداردمان هەبێ. کە زمانی ستانداردمان نەبوو ناتوانین زمانی زانستیمان هەبێ بۆ کۆلێژەکانی زانکۆکانی کوردستان و بۆ بەشەکانیان. کە ئێمە زمانی ستاندارد نەبوو زمانی ڕاگەیاندنمان نابێ، چونکە هەموو ئەمانە جۆرێکن لە جۆرەکانی ستاندارد لەسەر ستانداردیش بنەما ئەنرێن. بزانە لە وێژەوانیە من چەندین ساڵ لەمەوە پێش ئاماژەم بۆدا هەتاوەکو ئەمڕۆ هۆنراوەیەکمان نییە سەر تاپای هۆنراوەکە بە زمانی ستاندارد نووسرابێ، هەمووی بە شێوەزار نووسراوە، زۆر جار بە شێوەزاری بە شێوەی ئاخاوتنی ڕۆژانە لە ئاستێکی بەرزان نووسراوە نەک بە زمانی ستاندارد. کاتە دکتۆر بەڵێ جیاوازی زمانی ستاندارد و شێوەزار کامەیە؟ ئەم بەونەکە جەنابە دەفەرمووی شعرێکمانیە سەرتاپا بە زمانی ستاندارد نووسێ بەڵکو تێکەڵەیەکە لە شێوەزارەکان. زمانی ستاندارد پێوەریە، پێوەرەکەی ڕێسا و یاسا و مەرجەکانی ناو ڕێزمانەکەی ناومێشتی مرۆڤی کووردە. ئێمە هەمانەواتە ئەو بناغە و قاعدەیەمان هەیە ئەو هەمووی لە مێشکایە و ئەبێ دەربهێنرێ. چۆن فەرەنگەکە لە مێشکایە و ئەبێ وشەکان دەربهێنرێن و لێکدانەوەیان بۆ بکرێت و ڕوون بکرێتەوە و زانیاریەکانیان هەموو دیاری بکرێن، ئەویش بە هەمان شێوەیە. ئێمە ئەم کارانەمان تا ئێستان بە تەواوی نەکردووە، نەک بە تەواوی، ئێمە لە سەرەتای ئەو کاراناین.
لێرە ئەپەرمەوە بۆ بەرپرسیارەتی تر بەڵێ ڕاگەیاندن کە زمانی ستاندارد نەبوو کە فەرەنگی ئاوەزی نەبوو ڕاگەیاندنیش زمانی ڕاگەیاندنی نابێ کە زمانی ڕاگەیاندنی نەبوو بەواتە لە زمانە ستانداردەکەەوە سەرچاوی گرت بێ زمانە لەبەرەوەی تەلەڤزیۆن و هۆی ڕاگەیاندن قوتابخانەی گەلە هەموو ئەو هەڵانەی کە لە ڕاگەیاندنەوە ئەکرێن ئەچنە ناو خەڵکەوە زمانەکە تێک ئەن بە پێی کات زمانەکە بێسەروبەر ئەبێت من ئەتوانم کۆمەڵێ وشە و ڕستە و دەربراوە بۆ بێنمەوە کە تایبەتن بە ڕاگەیاندن گوێبیست چییە؟ گوێبیست بە هیچ شێوەیە کوردی نییە نەداڕشتنی نەواتای چۆن لووت بۆن نییە دەم خواردن نییە گوێبیستیش نییە ئێمە هەموو ئەزانین ڕەگەز بەواتان نەژاد بۆ ڕەچەڵەگە گەڕێتەوە کە ئەچیتە ڕەگەزنامە ڕەگەزنامە وەرەگری لە چ ڕەگەزێکی کوردیە عەرەبی هۆکانی ڕاگەیاندن ڕەگەز بەواتای توخمەوە بەکارێنن بۆ نێر و مێ ئەتوانم سەدان نمونەتان بۆ بێنمەوە کە ڕاگەیاندن بۆتە هێچێک بۆتە هۆکارێک لە هۆکارەکانی تێکدانی زمان ئەمجا ڕاگەیاندنی لای ئێمە ئەم بەرێ و ڕاگەیاندنی بەرەکەی تر بە هەردوو لا خەریکی داتاشینی وشەن داتاشینی دەربڕاو داتاشین بەواتە دەستکرد دەستکردیش بەواتە ناسروشتی ناسروشتی بەواتە دوور لە ڕاستی و دروستی زمانەکەەوە ئەمانە کە زمان تێگەیان ئەمجا جۆری ئاخاوتنەکان لە ڕاگەیاندنە تا ئێستاش ڕاگەیاندن زاراوەکانی خۆی ناناسێ نازانێت گفتوگۆ ئاخاوتن چییە گفتوگۆکردن چییە مشتومڕ چییە چەندوو چوون چییە دەمەقاڵێ چییە دەمەتەقێ چییە دیبیت مشتومڕە کە چی ئەو دیبیتێ بۆ بەکارێنێ بۆواتە کوردەکە لێ تێگا لەمەوە ئەپەڕمەوە بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە ناتوە ئامار و لێکۆڵی نوێ بکە بزانێت لە دنیا ئەو نەتەوانەی بە زمانی خۆیان ئەخوێنن چەند سەرکەوتون و ئەوانەی بە زمانی خۆیان ناکوێنن چەند سەر نەکەوتون هاتووە قوتابخانەکانمان بۆکەن بە ئینگلیزی بەدەر لەوە قوتابخانەیەکی زۆر و زانکۆیەکی زۆری خەڵکی ئەوەی کە پێڵێن ئالی من پێڵێن خەڵکی ئەکرێنەوە هەموو ئەمانە بە زۆری بە زمانی بیانیە خوێنن ئەمجا ئەمە بەواتە تێکدانی زمان و کەسێتی تاک و کۆمەڵی کووردە تێکدانی کەسێتی حکوومەتی کوردیە بۆ چونکە ناسنامەی حکوومەتە کوردیەکە بە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و دام و دەستگا و دامەزراوەکانەوە ناسنامەکەی کوردیە و زمانی کوردیە ئەوان خەریکی تێکدانی ناسنامەی خوانن ئەمجا تێکدانی ناسنامەی گەلەکەن ئەم جایەکێک لە کۆڵەکانی دروزمونی دەوڵەتی کوردی تێگەیان بەبێ ئەوەی ئاگایان لە خۆیان بێ یا ڕەنگە ژمارەیەکیشیان بە ئەنقەست ئەم کارە بکەن ئەمە پەیوەست بزانە ڕاگەیاندن چۆن ئەپەڕێتەوە بۆ حکوومەت و حکوومەت بۆ قۆناغەکانی خوێندن و خوێندن بەو زمانە کە بن ناوە دوورە لە زمانی کوردیەوە با بێمە سەر با بڵێن ئەگەڕێم بەی دانا و زانایانی ئاینی زۆر باشە دکتۆر ویستم سەربەخۆ پرسیارە بکەم تەنها با ئەم نمونێشە بۆ بێنمەوە کە ئەوانش بەرپرسیارن تەنها پارتی سیاسی و ڕاگەیاندن و دام و دەستگا و حکوومەت بەرپرسیار نییە ئەمانش بەرپرسیارن بێگومان ئێمە ئەزانین سوێن خواردن ئەڵێ بە خودا بە ناوی خودا کەسێک هەڵەیەکی بەرامبەر بە کەسێکی تر کردووە ئەڵێ بە خوددایە بە ناوی خودا جارێکی تر ئەو هەڵەیەت لەگەڵا ناکەم ئەمە سوێن خواردنە بەڵام کاتێ بڵێ بیسمیللا کارێک دەست پێ بکەی بە ناوی خواوە ناڵێ بە ناوی خوا کورد دەڵێ بە ناوی خواوە بە ناوی خواوە بیسمیللایە بەڵام گەورە و پشوشی زانا و دانا ئاینەکان هەمویان لەبری ئەوەی بڵێن بە ناوی خواوە هەمووڵێن بە ناوی خوا بوونەتە هۆی ئەوەی سوێن دەخۆن بوونەتە هۆی ئەوەی ئەم دەربڕاوە بچێتە ناو خەڵکیشەوە خەڵکیش هەمان دەربڕاو چەوت بەکارێنێ تەنانەت من دەستوری ئەو دەستورە با بڵێن ئەوەی کە ئامادە کراوە بۆ پەرلەمان کە دەستورێکی کاتیە هەرچێکی ناوەنێ کە ئەچەند سوێنە خۆن کە سوێنەکەیان چۆنە نووسینی سوێنەکەیان نووسینی کوردی نییە کە خوێنومەتەوە هەموو ئەو وشە و داڕشتانەی کە
وەکو زاراوەدانراون بۆ وشەکان و زاراوەکانی پەرلەمان خوێنومەتەوە دوورن لەوەی کەی زمانی کوردی بن. ئەمجا دەستورەکە ببوورەکە و قسەیەکەم کتێبێکی پیرۆزە، سەرچاوەیەکی پیرۆزە، سەرچاوە پیرۆزەکە کە سوێند خواردن و ناوەڕۆکەکەی زمانی کوردی نەبێ. بەواتە هەموو ئەو کارانەش کە لەوێ ئەکرێن ناتەواون، ناکوردین، نادەستورین. بەڵێ دکتۆر باست لە زانایانی ئاینیش کرد کەوانیش ڕۆڵ بەشێکیان هەیە و کۆڵێ بەشێک لەو ڕۆڵە خراپە گەڕن لە تێکدانی زمانی کوردی. هەمیشە شاعیران و عاریفانی خواناسی کورد لە ڕابردوودا هاوشێوەی مەحوی و نالی و سالم و کوردی و حاجی قادری کۆی و مەلای گەورەی کۆی ئەمانە هەمیشە دەگوتری ئەمانە لە چونکە لەژێر کەلتور و کاریگەری ئاینی ئیسلامدا بوون زۆر بەلایەن گرنگ نەبووە کە گرنگی بە زمانی کوردی بدەن. ئایا ئەمە هاوکێشەیەکی دروست و ڕاستە یان چۆن ئەوان توانیویان لەژێر کاریگەری حوجرە و خانەقاکاندا زمانی کوردی بپارێزن لەو هێرش و پەلامارەی تورک و فارس و عەرەب؟ با من ڕوونکردنەوەکەت کەمێ بۆ ڕاستکەم. بەڵێ ئەوان ئەو بە ڕێزانە خوالیان خۆش بێ زانابوون لە زمانی عەرەبیە، لە ڕێزمانی عەرەبیە، لە منجیدی عەرەبیە. زۆربەی هەرە زۆریان شارەزا و بەتوانابوون لە زمانی فارسی و ڕێزمانی فارسی و فەرهەنگی فارسیە کە فەرهەنگی فارسی و کوردی فەرهەنگێکی تا ڕادەیەکی زۆر هاوبەشە. ئەمجا کاریگەری ئیسلامیان لەسەر بووە. بەواتە بە پلەی یەکەم شارەزا بوون لە فەرهەنگ و ڕێزمانە. ئەمجا ئەوان لەو خۆناغا خەونیان هەبووە. ئەوان خۆیان لە ئاستی زانایان و لە ئاستی وێژەوانانی فارس و تورک و نەتەوەکانی ترازانیوە، خۆیان بەکەمتر نەزانیوە. لەبەر ئەوە بەردەوام بە توانستەکەی خۆیان بە توانستی زمانی خۆیان هەوڵیان داوە بەرهەمەکانیان لە ئاستی ئەوانە بێ و لە ئاستی ئەوانیش تێپەڕێ. لەبەرەوە بە زمانی کوردی کە نووسیویانە وشەی عەرەبیشیان یا فارسیشیان یا تورکیشیان بەکارهێنابێت، بەڵام لە ناوڕۆک و لە ناخە کوردیەکان وا داڕشتووە کە یاریکردن بووە بە زمانی کوردی، یاریکردن بووە بە ڕێزمانی کوردی بە فەرهەنگی کوردی. لەبەرەوە ئەبینیت ئەو سەردەمە ئەوان بۆ زمانی کوردی، بۆ فەرهەنگی کوردی، بۆ کەسێتی کورد کاریان کردووە. لە ئەبینیت بەرهەمەکانیان شاکارن، شاکاری مێژوین و ئەمێننەوانێ. باسی یا ئاماژەیەکت بە سەردەمی شۆڕشدا کە لە سەردەمی شۆڕشا دوای ئەو خوالێ خۆشبووانە کورد بایەخی بە زمانەکەی داوە. زۆر ڕاستە، بۆ چونکە لە سەردەمی ژێردەستیە لە سەردەمی چاوسانەوە میلەتەکان باوەژەکەن بە کولتورەکانە، باوەژەکەن بە زمانەکانە. هەموو شتێکی قەدەغەکراوە مەمنوع خۆشەویست و بەڵێ. بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە هەموو باوەژەکەین بە زمان و کولتور و کەسێتیەکەمانە، ناسنامەکەمانە بۆی بیپارێزین. زمانەکە وەکوتم ناسنامەیە، سەرچاوی ناسنامەیە. لەبەرەوە لەو کاتا بایەخی زۆری پێدراوە. کەسێکی وەکو کاک نەوشیروان خوا لێی خۆش بێ ئەگەر هەڵاتوو بێت، ئەگەر پێشمەرگە بوو بێت، ئەگەر برسی بوو بێت، کون بە کون لەکوێ بۆی هەڵکەوت بێ خەریکی کۆکردنەوەی وشەی کوردی بووە، خەریکی زمانی نووسینی کوردی بووە. کەسانی تر وەکو ئەو پێشمەرگەی ئاسایی، من سەرچاوەیەک هاتە بەردەسم هی کەسێک بوو لە کاتێکا کە ئەم لادیانەی هێنرابوو نەخوارەوە لەو شوێنانە کۆکرابوونەوە، ئەمە چوو بە دزێوە لە ناویانە وشەکانی لێ پرسین و وشەکانی کۆ کردەوەی نووسی کە هاتبووانێ وشەی هەموو ئەو کوردانەی لادێکانی کە ئەو بینی بوونی کۆ کردبووە. ئەمە بایەخدانی مرۆڤ بە کەسێتی خۆی و نەتەوەکەی ئەمە وای لێ کرد بوو کە ئەم کارە بکە. بەڵام ئەمڕۆ کوردی ئێمە لەم بارودۆخەی کەتیایەن بەو هەموو نەهامەتیەوە کە دۆزەخێکە و بۆمان دروست کراوە و دەستکردی کورد خۆیەتی خۆی بە جۆرێک لەسەر بەخۆ زانێ. لەبەرەوە زۆر شتی کە تایبەتن بە خۆی پشتگوێ خستووە. یەکێ لەوانە ناسنامەکە و کەسێتی خۆیەتی کە سەرچاوەکەی زمان و فەرهەنگەکەیەتی. لەبەرەوە بینیت ئەمڕۆ تەنانەت لە قۆناغەکانی خوێندنە و لە خوێندن لە زانکۆیشە ئەگەر مەبەستی لێکۆڵینەوە و مەبەستی بڕوانامە و مەبەستی بەرزکردنەوەی پلەی زانستی نەبێت، بۆ خودی زمانەکە نییە کە لێکۆڵینەوە ئاکرێ. ئەبینێت بەڵگەی من بۆ ئەمە ئەوەیە
لێکۆڵینەوەکان کە لەسەر زمانی کوردیەکرێن لێکۆڵینەوەی پێڕەوبەندانە نییە بەو ئامانجەوە کە هەموو ڕێزمانی کوردی دابنرێت کە هەموو فەرەنگی کوردی دابن. بەدەر لە کاگنۆشیروان خوالی خۆش بێ کێبوون ئەو نووسەر و زانایانەی کە لە هاوچەرخی ئێمەدا لە سەردەمی ئێمەدا توانیویانە خزمەتێکی بەرچاوتر بە زمان و وێژەی کوردی بکەن یان بۆ جۆرە لە جۆرەکان سەرف تەواوی نووسینەکانیان هەوڵیان داوە خاڵی بێ لە وشەی بێگانە و کوردیەکی ڕەسەن و پەتی بەکاربێنە. با ئەوە بڵێم بایەخدان بە زمان پاکردنەوەی زمان نییە نابەخشێت ئەوەی کە جاران ئەمان و کوردیەکی پەتی هەموو زمانێک وشەی بیانی جارێ هەیە بەڵام فەرەنگێدانێ بۆ وشە بیانەکانی ئەم وشانەوان لەم زمانانە وەرگتووە ئەمانە وشە کوردیەکانن. ئەگەر پرسیارەکەتم پێ بڵێت تۆ داوای لێبوردن بەدەر لە کاگنۆشیروان کە ئاماژەت پێکرد نووسەر و زانایان و شاعیرانی تر لەم سەردەمەدا کێن کە زۆر خزمەتی کاکی من ئەم سەردەمە ئێمە ئەبێ لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا ئەمڕۆ بە سەردەمی خۆمانی بزانین ئەمجا دێنە سەرەوە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی عێراقا کەسانێکی زۆر زمانی نووسینی کوردی کە هەبوو پێشتر کردیان بە زمانی خوێندن وەکو تۆفیق وهەبی و شێوچێ ئەمانە ئەو کەسانە بوون کە زمانی کوردیان کرد بە زمانی خوێندن و زمانی خوێندنیش بوو بە جۆرێک لە زمانی ستاندارد بە کەمیان زۆر بە نیوە ناچڵی یا تا ڕادەیەکی باش بەڵام دوای ئەوانش کۆمەڵێک شێرکۆ بێکەس بۆ نمونە لەتیف هەڵمەت عەبدوڵڵا پەژێ و هەژار موکریانی کەسانێکی مەسعود محەممەد کەسانێکی زۆر هەن بەڵام من جارێکی ترێڵێم ئەمانە هەموو لە قەواغی پێڕەوی زمانی کوردیا کاریان کردووە نەک لە ناوە لە ناو کرۆکەکە بۆ چونکە ڕێزمانە ستانداردەکە لە بەردەستیانە نەبووە فەرەنگە ئاوازەکە لە بەردەستیانە نەبووە بە بیر و بیرکردنەوەی خۆیان بە لێکدانەوەی خۆیان دنیایەکیان لە زمان هێناوەتە ئاراوە لەو دنیای زمانی خۆیان ناشتەکەیان نووسیوە بەرهەمەکانیان هێناوەتە ئاراوە بەرهەمێک جیاوازە کە بنەماکەی ڕێزمانی ستانداردی کوردی بێ کە بنەماکەی فەرهەنگی ئاوازی ستانداردی کوردی بێ لە بەرهەمێک کە بنەماکەی نادیارە لەبەرەوە ئەبینیت هەموو ئەو بەرهەمانەی کە هەمانن سوودمان لێ بینیون بەڵام بە هەڵەشیانە بردوین ڕێگایان نیشان داوین بەڵام ڕێگەی چەوتیشان ڕێگەی با بڵێن بەلا ڕێدانیشانە هەبووە بەبێ ئەوی خۆیان پێی بزانن یەکێ لەو لایەنانەی کە زۆر زۆر گرنگە هەتا ئەمڕۆ سێری کە کورد نازانێت کە کۆمەڵێ وشە هەن وشەی لۆژیکین کە ئێمە ئەدوێن بە وشە لۆژیکیانە ئەدوێن بە وشە لۆژیکیانە پەیوەندیە لۆژیکیەکان دەرەبڕین نووسەرێکە نووسێت ئاگای لەمە نەبێ نەزانێ وشە لۆژیکیەکان و لێکیان جا نەکاتەوە نازانێ بۆ نمونە پاشان و ئەوجا ئینجا چۆن بەکارهێنرێ پاشان بۆچیە ئەوجا بۆچیە ئینجا بۆچیە کە ئەمەی نەزانی بەرهەمێک داتێ بەرهەمەکە دروست نییە نەک ڕاست نییە ڕاست بۆ واتایە دروست بۆ چۆنێتی دروست بوونە یەک دروست نییە دوو واتاکەی ڕاست نییە ئەنجا ئەمە کێشەیەکی گەورەیە ئەبێتە هۆی دروستبوونی ململانێ لە نێوان بیسەر و خوێنەرە لەگەڵ ئەوەی کە نووسراوە لەگەڵ ئەوەی کە نووسیوێتی. زۆر باشە دکتۆر بە باز لەوە بکەین لە ئێستادا هەڕەشە و مەترسیەکانی سەر زمانی کوردی کامانن ئەگەر بە خاڵ بیان ژمێرین دایک و باوک لە ماڵەوە چۆن دەتوانن بەر لەوەی کە منداڵ بنێرنە قوتابخانە زمانی دایک زمانی کوردی بە جۆرە لە جۆرەکان فێرینەوەکانیان بکەن هەتا زمانی ستاندارد و فەرەنگە ئاوازەکە نەبێ و کەسانێکی زۆر لە دایک و باوکانیش شارەزای نەبن ئێمە من بۆ خۆم چاوەڕێ ئەوە ناکەم دایک و باوک ئەو ڕۆڵەی هەبێ لە ماڵەوە دایک و باوک تەنها ئەو ڕۆڵەی هەیە کە بە زمانی کوردی بدوێ ئیتر زمانە کوردەکەی وشەی بیانی عەرەبی تایاتیانی یا فارسی تایە گرنگ نییە بەڵام بە کوردی بدوێ گرنگ لە باخچەی ساوایان و دایانگاوەیە ئێمە کە ڕێزمانەکە و فەرەنگەکەمان لە بەردەسا بێ ئەم ڕێزمانە بوارەکانی و بابەتەکانی دابەژەکەین بەسەر قۆناغەکانی خوێندنە بە پێی ئەو جۆرەی کە لە مێشکادا ڕێژراوە لە باخچەی ساوایانەوە بابەتی خوێندنی زمانمان ئەبێت
گەشە ئەکات تا ئەگاتە دوا ئامادەی دواناوەندی و ئامادەی بەسەر ئەمانە دابەژە بێ بەشێکی تەنانەت ئەهێڵرێتەوە بۆ زانکۆ لە زانکۆ بخوێنرێ بە هەمان شێوە وشەکانی فەرهەنگ لە باخچەی ساوایانەوە دێنرێت تا ئەگاتە ناوەندی و دواناوەندی و ئامادەیی ئێمەمان نەکردووە ئێستاش نازانین ئەو بابەتانەی کە لێکی سەرەتاییە بۆ خوێندنی کوردی دیاریکراون چین ئەبێ ئێمە لە چۆنیەتی داڕشتەی زمانەکەەوە لە ناو مێشکمانە لەوە دەربچین لەوێ ئەزانین ئەبێ چی بە مناڵانمان بڵێن لە باخچەی ساوایانە لە پۆلی یەکە قۆناغی بنەڕەتی 1 تا 3 بۆ تا 6 بۆ 9 ئەم قۆناغانە چیان پێڵێن لەسەر چند بنەمایەک پیانەڵێن ئەلێرا پێ دەڵێم وەزارەتی پەروەردە بەرپرسیاری یەکەمە هیچ وەزیرێکی پەروەردەمان نەبووە پسپۆڕی زمانی کوردی بێ نەک هەر پسپۆڕی زمانی کوردی بێ وەزیری پەروەردە بەر لە هەر شتێک ئەبێ پرۆفێسۆر بێ لە بواری فەلسەفە و زمانە کام وەزیری پەروەردەیەمان ئەمەی هەیە کام وەزیری خوێندنی باڵامان پرۆفێسۆرە لە بواری ئەو زانستە کە بەرپرسیارە کە ئەچێتەوە ژیربێژی کە بەرپرسیارە لە دانانی ڕێبازەکانی لێکۆڵینەوە لە زانستی سروشتیە هەموو ئەمانە کێشەن ئەنجا لەسەر و ئەمانەوە کێ بەرپرسیارە ئەنجومەنی وەزیران و بەرپرسیاری ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران کەسانێک دایانێک کە لەسەر و خۆیەوە حیزبەکەی پێی ئەڵێ ئەمە وەزیری خوێندنی باڵا ڕێم دەخوا ئەڵێ ئەمە وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردەی ئێمەیە بەبێ ئەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێت ڕاستە ئێمە ئەبێ وەزیرەکانمان تا ئاستی وەزیر لە خوارتر نا تا ئاستی وەزیر ئەبێ پارتەکان دانێن بەڵام ناڵێت پارتەکەش ئەبێ کەسێ دانێکە بۆ ئەو شوێنە بێ چونکە ئەمە بەرپرسیاریە بەرپرسیارەتی گەورەیە بۆ نەتەوەیە کە کیانی سیاسی نییە ئەگەر کیانی سیاسیمان هەبێ ڕەنگە کارەسەتەکانی کە لێ ئەکەونەوە کەمتر بێ بەڵام بۆ ئێمە کارەساتی زۆر گەورەی لێەکەوێتەوە لەبەرەوە بەرپرسیارەکە لێەوە دەست پێەکە ئەمجا دێتە خوارەوە بۆ بەڕێوەبەرەتی پەروەردەکان لە لای ئێمە حیزبەکان تا ئێستا ڕاگر و سەرۆکبەش و بەڕێوەبەری قوتابخانە و بڕیاردەر و ئەمانەیاندانە ئێستا گەشتۆتەوەی دادەکانش کە چار لێنن ئەوان دای بنێن ئێمە هەمووی تاوانە لەگەڵ زانست و پەروەردە و خوێندن و پێگەیاندن ئاکرێ ئەوان نایانەوێت نەوەیەک دروست بێ هوشیار نەوەیەک دروست بێ ئاگای لە خۆی بێ ئازا بێ داهێنەر بێ داکەوچی لە خۆی و خاک و لە گەلەکەی بکە ئەوانیانەوێت کەسانێ پێ بگەن کە سەرشۆڕ بوون کە نەزان بن کە لێ نەهاتوو بن کە ترسنۆک بن ئەمەش پێچەوانەی بەرنامەی خوێندنە بە زمانی دایک دکتۆر کەواتە ڕۆڵی ئێمەمانان چییە؟ ڕۆڵی جەنابەت نووسەران شاعیران ئەو ڕۆشنبیر و نخبەس ڕۆشنبیریە کە لە کۆمەلگا هەیە کاتێک ئەمە حاڵی دەوڵەت و وەزیر و حکومەتەکەمان و پەرلەمانەکەمانە ئەبێ ئەو کاتە ئەو ڕۆڵ و بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەرشانی ئێمەمانان کامەیە و دەبێت چی بێ؟ بەرپرسیاری یەکەم لەمە پسپۆڕانی زانستی زمانن منم کە زانستی زمانم خوێنەوە منم کە 20 ساڵە 30 ساڵە لەو بوارە لێکۆڵێنەوە ئەم کارانەکەم دکتۆر وریا عومەرەمینە کە لە هەولێرە ئەوش زانستی زمانی خوێنەوە دکتۆر محەممەد معروف فەتاح بوو خوا لێی خۆش بێ هەموو ئەوانەی کە زانستی زمانیان خوێنەوە بەرپرسیاری یەکەمن هەموو ئەوانەی کە لە ئەوروپا ژیربێژیان خوێنەوە فەلسەفەیان خوێنەوە بەرهەمیان هەیە و هاتوونەتەوە ئەمانە بەرپرسیاری یەکەمن من بۆ ئەم مەبەسەکە خۆم بە بەرپرسیارە زانم باش بۆ ئەو پرسیارە لێکردم لەم مانگا کە شانازی بۆ ئەوکەن سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی بە شانازی بۆ ئەوکەن کە سلێمانی بەو شێوەیەدا مەزراوە کە شاری پێشکەوتن و خوێندن و خوێندەواری و هەموو ئەمانە بێت ئێمە کارمان بۆ نەکردووە ئێمە تەنها ئاهەنگە ژێڕین ئێمە تەنها خۆمانی پێوە باین ئەوەی کە شانازی پێوەکە کاری بۆوەکە ئەو کارێک کە ئێسم نێڵێم من کار بۆکەم لەم مانگا کۆنفەرانسێکی گەورە لەم شاری سلێمانیا ئامادە بکەم لەگەڵ ئەو بەڕێزانە کە مەبەستیانە کە توانای ئەویان هەبێ
لەگەڵ هۆکانی ڕاگەیاندنە هەموو هۆکانی ڕاگەیاندن بەبێ ئەوەی یەکێک یادوانی لێلابەرین هەر هەمووی بەیەکەوە ئەتر هۆی ڕاگەیاندنی خەڵکیە حیزبەکانە لەگەڵ نوێنەری وەزارەتی پەروەردە گەر بکرێت وەزیری پەروەردە خۆی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا نوێنەریان هەبێ نوێنەری حیزبەکان بەڕێوەبەرێتی پەروەردەکان لە سلێمانی و لە هەڵەبجە و لەگەڵ سەرپەرشکارانی پەروەردە بۆ زمان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ئەو کەسانەی پسپۆڕن لە بواری فەلسەفە و ژیربێژیە بە هەمومان من بەرنمەکە خەمە بەردەستیان کە ئێمە پێویستە یەک لە سلێمانی ناوەندێکمان هەبێ بۆ ئەکادمیای زمان ناوەندێکمان هەبێ بۆ دانانی بەرنامەی خوێندن بە زمانی کوردی بۆ زمانی کوردی و بە زمانی کوردی بەبێ ئەو ناوەندە ئێمە ناتوانین هیچ کارێ بکەین لە هەولێر کە لە وەزارەت لە بەشی پرۆگرامەکان فەرمانبەر هەیە ئەوەی کە کتێبدا ئەنێت بەرنامەی خوێندندا ئەنێت پرۆفێسۆرە لە بوارەکانی زانستی زمانە پرۆفێسۆرە لە ژیربێژیە پرۆفێسۆرە لە زانستی پەروەردە فەرمانبەر ئەمە ناکە سەرپەرشکاری پەروەردە ئەمە ناکە سەرپەرشکاری پەروەردە تەنها یاریدەدەرە بێ ئێمە ئەمانەوێت ناوەندێکمان هەبێت بۆ دانانی بەرنامەکانی خوێندن بە زمانی کوردی بۆ زمانی کوردی لەگەڵ بۆ زانستەکانی تر ئەم ناوەندە یەکێکیان لە سلێمانی بێ یەکێکیان لە دووهۆک بێ هەردووچمان بەیەکەوە کارکەین بە هەردووچ لاش لەگەڵ هەولێران ناوەندێکی سەرەکی بۆ پەسەندکردنی بەرهەمەکان لە وەزارەتی پەروەردە بێ ئەوەی وەزارەتی پەروەردە لەم دوانەی دووهۆک و سلێمانی پێک بێت لەگەڵ هەندێک لە پسپۆر نەک فەرمانبەر لەگەڵ هەندێک لە پسپۆر کە بیری حیزبیان نەبێت بیری مرۆڤ دۆستی و نیشتیمان پەروەریان هەبێت ئەو ناوەندە سەرەکیە لە هەولێر ئەمە بەرپرسیارەتی ئەمێکا بێت جێبەجێکی ئەو کۆنفرانسەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی ئەنجام درا تا چەند هۆشیارکردنەوەی خەڵک بوو لە پاراستنی زمان گرنگیدان بە زمان و لەو کۆنفرانسەدا چ شتێ وترا و چ شتێ باسکرا بەداخەوە ئەوە تەنها بۆ ئامادەبووان بوو لەو هۆڵا ئەو دەنگە وەکو خۆی نەچوە دەرەوەی هۆڵەکە نەچوەتە ناو خەڵکەوە چونکە هۆی ڕاگەیاندن بەو شێوەیە ئامادە نەبوو کە گفتوگۆکان و کەڕوونکردنەوەکان بباتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ ئێمە من بۆ خۆم بە سەمینارێکی زۆر سەرکەوتوویە زانم لەبەرەوەی دوو بەڕێز بابەتی زۆر گرنگ و زۆر پێویستیان ئامادە کرده بوو ڕوونکردنەوەی زۆر چاچیان بەو خەڵکەدا کە لە هۆڵەکە بوون ئەوانیش لەسەریانە ئەو ڕوونکردنەوانە بەرنە دەرەوە بۆ نمونە بۆچی تاوانە ئێمە قوتابخانەی خەڵکیمان هەبێ زانکۆی خەڵکیمان هەبێ بۆ تا زانکۆی ئەهلی و قوتابخانەی خەڵکی بۆچی تاوانە ئێمە بە زمانی بیانی بخوێنین وەکو زمانی ئینگلیزی لە کاتێکا زمانی دایکمان هەیە کۆمەڵێک لەم بابەتانە کە زانستی بوون بە بەڵگەوە بوون بە بەڵگەی گیانی و بە بەڵگەی ناوخۆییەوە ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئێمە من لەو ڕۆژە تەنانەت پەیوەست بووە کە پێویستە بە زمانی دایک بخوێنرێت قورسایم خستە سەرەوە نەک تەنها بە زمانی دایک ئێمە بێ زمانی ستاندارد و فەرەنگی ئاوەزیمان هەبێ کە ئەمە بێ بە زمانی دەستوری کرمانجی ناوەڕاست بۆ خواروی کوردستان لە دام و دەستگا بەکار بێنرێ لە نووسینە لە قۆناغەکانی خوێندنە داوای ئەوەشم کرد لەبەرەوەی پێویستە خوێندن بە زمانی دایک بێ دەبێت ئاخێوەرانی گۆران هەورامی لەو ناوچانەی کە خۆیان تا جێنشینین لە هەورامان تەوێڵە بیارە کوێکۆ قۆناغی بنەڕەتی تا سێ یا تا شەش لە تەک زمانە ستاندارد و فەرمێکەی کرمانجی ناوەڕاستە هەورامیش خوێنن دکتۆر ئەمە زیاتر پەرتکردنی زمانەکە نیە نە بە پێچەوانەوە یابوونی ئەو هەموو شێوەزار و لەهجەیە بۆ دڕوونەکەمەوە بە پێچەوانەوە ئەمجا لە دووهۆک و چۆ و چۆش کە زمانەکە کە زارەکەیان کرمانجی سەرۆ با بە کرمانجی سەر و 3 پۆل یا 6 پۆل بخوێنن بۆ چونکە ئەمە زمانی شیریانە زمانی دایک زمانی کوردیە زمانی هەمووان ئەبێ بە زمانی ستاندارد و فەرهەنگەکە کەس ناتوانێت ئەمە نەخوێنێ کەس ناتوانێت فێری نەبێ ئەوە بە خورتیە بێت ئەوەی پێڵێن ئیجباری ئەبێ هەموو بیخوێنن بەڵام
بۆ ئەو دوانە ئەگەر شارەزای زمان شێوەزارەکەی خۆیان بن ببوورە نەک زمان شێوەزارەکەی خۆیان بن باشتر لە زمانە ستانداردەکە و فەرەنگەکەگەن ئەو کاتە ئەزانن بۆچی هەورامی زمانی کوردیە بۆچی کرمانجی سەر و زمانی کوردیە ئەو کاتە خۆی بە یەکێک لە ئەندامانی گەلی کورد ئەزانێت ئێمە ئەمانەیە کوێرانە بڵێن تۆ کوردی ئەوە تا کۆمەڵێ پیا بووە بە ڕەنگە دەستی ئەم لاو ئەولای دەرەچی لە پشتەوە بێ ئەڵێن ئێمە ئەم شێوەزارەمان نییە ئەمە زمانە ئێمە نەتەوەیەکی ترین ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە کە ئێمە ڕێگەی نایەن جارێ خۆی لە ڕێگەی شێوەزارەکەی خۆیەوە خۆی بناسێت خۆی بناسێت ئاوا شانازی بەوە کات کە بۆ نمونە هەورامیەکە و کووردە کە کووردە و هەورامیەکە کە کرمانجێکی سەروە و کووردە کە کووردە و کرمانجێکی سەروە ئێمە تا ئێستاش کەسانێکی زۆرمان هەیە ڕەخنە لە منەگرن ئەڵێ تۆ چەند ساڵە وەکو زانایەک سەرقاڵی ئەوەی کرمانجی ناوەڕاست بکەی بە ستاندارد ئەی کرمانجی سەرو کەوتی ئەی کرمانجی سەرو بەواتە لەوە نەگەیشتووە پەیوەندی کرمانجی سەرو لەگەڵ کوردیا چییە پەیوەندی کرمانجی سەرو لەگەڵ کرمانجی خوارووا چییە ئەگەر لەوە بگا ئەو پرسیارە ناکە ئەو گومانەی نابێ من ئەڵێم پێویستە ئێمە هەورامی بکەین بە گۆران بکەین بە ستاندارد چونکە نەیکەین بە ستاندارد نابێ بە زمانی نووسین و خوێندنی ئەوانیش ئەگەر کرمانجی سەرو نەکەین بە ستاندارد هی ئەوانیش نابێ بە زمانی خوێندن و زمانی نووسین من ڕاستە لە سلێمانی و لە چوارباغ لەدایک بووم باو باپیرانم خەڵکی ئەم شارەیە بەڵام من ڕۆڵەیەکی دیار بکرم ئامەدم ڕۆڵەیەکی قامیشلۆم لەبەرەوە خەمی من خەمی کووردە لەوێش کە پێویستە بە زمانی ستانداردی کوردی بخوێنێ و بنووسێ خەمی منە لە ڕۆژهەڵاتی لەبەرەوە کاری هەمومانەکەەوە بێبی دکتۆرگیان کۆتا پرسیاری بەرنامەکەم ڕەخنە و سەرنج و گلەیی و پێشنیارت لەسەر دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بە تایبەت ئەو هەموو کتێبگەلەی کە لە ئێستادا بە لێشاوەکەوێتە بازار و بەردی دەیخوێنە هەر کتێبێک شێوازێک لە نووسین شێوازێک لە ڕێزمان شێوازێک لە خاڵبەندی تەنانەت شێوازێک لە لەهجە ئەو شتانش بەکاردەهێنێ هەر دەستگایەک خاوەنی نووسینی سربەخۆی خۆیەتی ئەمە ئایا سوود دەگەیەنێ بە زمانی کوردی یا زەربەی لێدا و زەری لێدا دوای ئەم کۆنفرانسەی کە پشت بەخوا ئەژیرێت و سەری شاوێت کار بۆ کەم یەکەم هەنگاوم لە هۆکانی ڕاگەاندنەوە دەست پێ بکەم ئەو دەواازەی یەکەمی مەنامە تەواو بووە دەواازەی دووەمی لەبەر دەستمایە هیوادارم لە ماوەیەشی دیاریکراوە تاوا بێت ئەو دەواازەیە تەواو بوو نوێنەری هۆکانی ڕاگەاندن هەموو ئەوانەی پەیوەندیان بە زمانەوە هەیە بڵێن لەم دەستگایی ئێوە چەند کەس پەیوەندی بە زمانەوە هەیە بە نووسین و بە دەربڕین چونکە زمانی نووسینی ستاندارد هەیە زمانی دەربڕینی ستاندارد هەیە ئەگەر شارەزای زمانی نووسینی ستاندارد نەبی شارەزای زمانی دەربڕینی ستاندارد نابی هەموو ئەوانەی پەیوەندیان بە زمانی نووسینی و دەربڕینەوە هەیە لەو خوێندنا بەشدار بن خوێندنەکە ڕەنگە 3 مانگ تا 6 مانگ بخایەنێ ئەکەوێتە سەر ئەوەی ئایا هۆکانی ڕاگەیاندن ئەو کاتە داوا ئەکەن کە خوێندنەکە بەردەوام بێت ئەمجا لەگەڵ ئێوە کار بۆکەم بەڕێوەبەرەتی پەروەردەش هەموو ئەو سەرپەرشکارانەی کە پەیوەندیان بە زمانی کوردیەوە هەیە کە بە خوێندنی کوردیەوە بەشدار بن کە ئەمەمان کرد لە ڕێی ڕاگەاندنەوە زمانە ستانداردەکە و زمانە نووسراوەکە بڵاوە بێتەوە ئەو کاتە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ڕێگە لەوە ئەگرن کە ئەم چاپخانانە بە ئارەزوی خۆیان چاپ بکەن چونکە چاپخانەکانیش ئەبێ ئەو کەسانە وەرگرن بۆ نووسینی زمانەکان کە دەرچووی بۆ نمونە زمانی کوردین کە شارەزای زمانی ستانداردی کوردین ئەوانش بەرپرسیارە بن چونکە کتێب سەرچاوەیەکی نووسراو کە بڵاوە بێتەوە لە چاپخانەیەک ئەو کاتە وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسیارە لە زمانەکەی تا چەند لەگەڵ زمانی ستانداردەکە گونجاو نەگونجاوە ئەگەر نەگونجابێ ڕەنگە سزای بات ئیتر سزاکان جۆرا و جۆرن
ئەو کاتە کۆنتترۆلکردنی زمانە بێ کۆنتترۆلکردنی زمانیش لە ڕێگەی ئەکادمیای زمانەوە بێ. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد مەحمی مامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامی باسوخواز بووی. سپاس دەکەم دکتۆر گیان بەرنامەکەت ڕازاندەوە ئومێد دەکەم لە بواری گرنگی و بایەخی زمانی کوردی زمانی دایکەوە شتێکمان گوتوێ و سوود و هۆشیاریەکمان بە بینەرانی بەڕێز گەیاند بێ. پش بەخوا سپاس بۆ بینەرانتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەیەم ڕۆمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. ماڵتانەوە بێ زۆر سپاس بەرە. زۆر سپاس دکتۆر.